لاسی هەمین ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 کوڕی یەکێک لە شەهیدەکان هاتووەتە سەر گۆڕی باوکی تا وەک ئاماژەیەک بۆ بەفیڕۆچوونی خەونەکانیان گۆڕەکەی ڕەشپۆش بکات. ڕەشپۆشکردنی قەبری باوکم کە دوای 30 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان دوو مەبەستم هەیە. یەکێکیان ڕۆژی شەهیدبوونی کە سوورم کردووە واتە لە ڕۆژی شەهیدبوونی باوکمە کە هەمیشە ئێمە خوێناوینە و پەڕۆ ڕەشکە بەسەر گۆڕی باوکمدا داداوە تەحبیری لەومانەیە کە بەرپرسانی هەرێم 30 ساڵ حکومڕانی نەیانتوانیوە برینەکانمان ساڕێشکەن بگرە برینەکانمان قوڵتر دەکەن هەمیشە فەرقمان پێ دەکەن لە شەهیدانی ڕاپەڕیندا. ئەمڕۆ 30 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕاپەڕینی پێنج سێی 1990 ڕاپەڕینی ڕانیەدا. بەڵام بەشێک لا کە سوکاری شەهیدان پێیان وایە کە ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتوونەتە دی بۆیە گۆڕەکانیان بەو شێوەیە ڕەشپۆش دەکەن. کە سوکاری شەهیدان پێیان وایە ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتوونەتە دی بۆیە بەشێکی زۆریان بایکۆتی مەراسیمی تاجە گۆڵینەیان کرد و دەسەڵاتدارانی هەرێمیان ڕەخنەباران کرد. کە سوکاری شەهیدان چیان بۆ کراوە وەڵایمە هیچمان بۆ نەکراوە. فەرقی لە هەموو شتێکی ڕا لە هەموو ڕۆکی ڕا فەرق و جیا سەر هەیە هەر هەژ بووە. ئێستا ئەوانی ئینە حەقن ئی حەقن نەحەقن هەر ئەوەیە ئاوڕستیان لێداینەوە. ئەوەی ئەمە ئەنویست یانگۆ کوردایەتی خۆی لێ پێناودانێت لەسەر ئەو ڕۆیە ئەو ڕۆژ ئەو حاڵیانە نیان کردو نەشیکەن. ڕاپەڕین بۆهۆی ئازادی یەک پارچەی وڵات بەڵام هەموو ئامانجەکانی خۆی لە ئازادی تاک بەتاشی وڵاتی هێشتا نهاتۆ دەدی. بەشداروانی ڕاپەڕینیش جەخت لەوە دەکەنەوە کە بەرهەمی شۆڕش و ڕاپەڕینەکەیان دزراوە و لە سایی ئەو خەباتەی کە ئەمان کردیان کەمینەیەک و یەک دوو بنەماڵە حەساونەتەوە. ئەوانەی بە خوێنی خۆیان ڕاپەڕینیان نەخشاند ئەوانەی بە خوێنی خۆیان و بە ئارەقەی خۆیان لە پیا و لە ژن لە منداڵ لە گەنج لە پیر ئەم ڕۆژیان بۆ گەلی کوردستان فراهمێنا کە بڵێن ئێمە خاوەنی دام و دەستگایەکی حکومین حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە پەرلەمانی کوردستانمان هەیە دامەزراوەکانی هەرێمی کوردستانمان هەیە کە خەڵکی ڕانی هۆکار بوو لە ئازادی و ڕزگاری خەڵکی کوردستان. بۆ ئەم شارە ڕێژەی 175 ئامانجەکانی ڕاپەڕین تحقیق نەبووە لەبەر ئەوەی ئەمڕۆ کاتێک کە 30 ساڵ تێدەپەڕێ بەسەر ڕاپەڕینی شکۆداری پێنجی سێی ڕانیە گەنجەکانی هەموو بێکارن موچەخۆرەکانی هەموو بێموچەن خەڵکی فەقیر و هەژاری لە ژێر هێڵی هەژاریدا زیاد لە حەدی خۆی چۆتە سەر بۆیە ئەو پرۆژانەشی کاتێک کە لە ڕانیەدا بەردی بناغیاندا دەدرێ یان پرۆژەکان ئیهمال دەکەن و نایکەن یان سەرەتا دەستێکیان لێ دەبزێن و دواتر فەشەلی ئەو پرۆژانە ڕادەگەیاندرێ. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە خۆیان و نەوە و خزم و حیزبەکانیان لە سای خوێنی ڕژاوی شەهیدانی کوردستان بوون بە ملیاردێر و هەرێمی کوردستانیشیان کردووە بە زیندانێکی گەورە و بە زەبری هێز و ملبادانی یاسا هەموو دەنگێکی ئازاد و ئازا کپ و سەرنگوم دەکەن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەنان کەناڵی پەیام.